ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو خوێندکارانی زانکۆی سلێمانی بە دەرونیشی ئارامترەوە لە بەشی ناوخۆی پشوو دەدەن و وانەکانی زانکۆ ئامادە دەکەن. کەوکەم کوڕی گەورانی کە پێشتر هەبوو لە ناوبەشە ناخۆیەکانە کە خوێندکارانی ناڕازی کردبوو کە کاریگەری کردبوون لەسەر دەرونیان و وای لێ کردبوون لە کاریگەری کرد بۆ سەر خوێندنیشیان وای لێ کردبوو ئەم ساڵ تا ئاستێکی زۆر باش بتوانن پەرە بە خوێندنەکان و بدەن و لەگەڵ یا بەردەوام بن. نوێنەری خوێندکاران کە لە کۆبوونەوەکانی سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانیدا بەشدار بووە باز لەوە دەکەن کە بڕگەی زۆر زیاتر لە داواکاریەکانیان جێبەجێکرا لە هەمووی گرنگتریش دابینکردنی دەرماڵی ساڵی ڕابردوو بوو کە پێشنیازیان بۆ ئەم ساڵی خوێندنیش هەیە. بە دەرەجەیەکەوەی کە خوێندکار خۆپشاندانی بۆ کرد بابەتی دەرماڵەیە کە بەسپاسەوە بەڕێز کاک پاڤڵ وعدی پێداین کە دەرماڵەمان بۆ ئەم ساڵ بۆ دابین بکە بەڵام ساڵی داهاتوو خۆتان هەوڵ بن فەرموو بە حکوومەت دابینی بکە. ئێمە لە هەوڵین بەردەوام پەیوەندیمان لەگەڵ هەمی داری گشتی هەم لەگەڵ نووسینگە بەڕێز کاک پاڤڵا هەیە بۆ ئەوەی کە ئەم ساڵیش بتوانین خوێندکار دەرماڵی پێ بدرێت و چونکە ساڵی پێشوو زۆر ئیسفادەمان لێ کرد خوێندکار زۆر ئیسفادەی لە دەرماڵە کرد. ئەوەی کە گرنگە بۆ بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی بەتایبەت نەبوونی یان کەمی بینایی پێویستە بۆ مانەوەی خوێندکارانی بەشە ناوخۆیەکانەوەی چێکە لە داواکاری سەرنجەکانمان زیادکردن و دروستکردنی بینایی نوێ بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان هەروەها دانانی بنکەیەکی تەندروستی بۆ بەشە ناوخۆیەکانی کچان زیادکردنی ئۆتۆمبیلی فریاکەوتن بۆ بەشە ناوخۆیەکانی کچان ئەمانە ئەو داواکاریانان کە پێویستە لە داهاتووە جێبەجێ بکرێت. نەژاد حسێن بەڕێوەبەری بەشی ناوخۆیی خوێندکارانی زانکۆی سلێمانی پێی وتین کە ئەوەی لە 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بۆ زانکۆی سلێمانی دابین بکات ساڵی ڕابردوو سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی دابینی کرد. پێداویستیەکان خۆی لە پێداویستی کارەبایەکان پێداویستی ئاوەڕۆ پێداویستی بە فرگر و جلشۆر و کومباری ناو سەرجەم ژوورەکان و لۆکەر بۆ خوێندکاران کە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر دابین کرا بۆ بەشە ناوخۆیەکان 4 باڵەخانەی کۆنمان هەبوو کە نۆژەن بکرێتەوە تا ئێستا کاری لەسەر نەکراوە ئەوە هیوادارین کە لەم ساڵی خوێندن بتوانن ئیداری گشتی ئەو بەڵێنەی کە داویانە ئەوانشمان بۆ چارەسەر بکەن کە لەسەر خەتن لەگەڵمان بەڵێنان داوە و پێویستی بە دەرخستەیەکە کە بکرێت و چارەسەر بکرێت ئینشاڵڵا. لە زانکۆی سلێمانیدا زیاتر لە 8500 خوێندکار لە نزیکەی 1400 ژووردا دەحەوێنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەواندا ئەرچی نۆژەنکردنەوە و دابینکردنی پێداویستی بۆ 57 شوێنی تر دابین کرد بۆ ئەوەی خوێندکاران با دەرونیشی ئارامەوە درێژە بە خوێندن بدەن دوور لە هەر گرفتێک کە ڕوبەڕوویان ببێتەوە. هێمن قادر، کورتسات نیوز، سلێمانی.